من ئادمیراڵ براد کوپەرم لە فەرماندەیی ناوەندی ئەمریکا سەرکردایەتی ئەو هێزانە دەکەم کە ئۆپەراسیۆنی تووڕەیی ئەفسانەیی جێبەجێ دەکەن. سەرەتا دەمەوێت بڵێم ئێمە بەردەوام کەسوکاری قارەمانە گیانبەخت کردووەکان و بریندارەکانمان لە هەزردایە و نزایان بۆ دەکەین. هەروەها دەمەوێت سپاس و پێزانینی خۆم ئاراستەی کەسوکاری ئەو 50,000 ژن و پیاوە سەربازەی ئامریکا بکەم کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دەوروبەری جێگیرکراون. من سپاسگوزارم بۆ قوربانیەکانتان دەزانم ئەمریکایەکان لە سەرانسەری وڵاتدا دڵیان لەلاتانە. با بە هەڵسەنگاندنێکی گشتی خۆم بۆ ئۆپەراسیۆنی تووڕەیی ئەفسانەیی دەست پێ بکەم. هێزەکانی ئەمریکا بردەوامن لە گەیاندنی دەسەڵاتی شەڕکەری وێرانکەر لە دژی ڕژێمی ئێران. پێشتریش ئەمەم وتووە، بەڵام شایانی دووبارەکردنەوەیە. هێزی شەڕکەری ئەمریکا تا دێت پتەوتر دەبێت. دەسەڵاتی شەڕی ئێران بەرەودا بەزین دەڕوات. ئێمەش هەر لاسەر ئامانجە سەربازیە زۆر ڕوونەکانمان بەردەوامین کە نەهێشتنی توانایی ئێرانە بۆ نیشاندانی دەسەڵات لە دژی ئەمریکایەکان و لە دژی دراوسەکانی. ڕۆژانە بە توندی لە موشکی بالیستیک و فڕۆکە بێفڕۆواکەوانەکانی ئێران دەدەین. بە بەکارهێنانی چەندین جۆر سیستەمی چەکی وردبین تا ئێستا زیاتر لە 5500 ئامانجمان لە ناوخۆی ئێراندا پێکاوە کە زیاتر لە 60 کەشتیشیانی تێدایە. هەردوێنێ نزیکەی هەموو کاتژمێرێک شەپۆلی هێرشمان هەبوو لە شوێن و ئاراستە جیاوازەکان دەچوونە ناو ئێرانەوە. هەروەها دواهەمین جۆری کەشتی جەنگی سولەیمانیمان لە کۆی 4 کەشتیدا لە ناو برد. ئەوە کۆمەڵێک کەشتی ئێرانی تەواون کە ئێستا لە شەڕەکە دەرچوون. هێرشەکانمان پێشبینیکردنیان سەخت بووە و خێرا و کاریگەر بوون. لە یەکەم 24 کاتژمێری ئەم هەڵمەتەوە هێرشەکانی موشکی باڵستیک و فڕۆکەی بێفڕۆکەوانی ئێران بە شێوەیەکی بەرچاو دابەزینیان بەخۆوە بینیوە. بەڵام گرنگە ئاماژە بەوەش بکەین هێزەکانی ئێران بەردەوامن لەوەی بەمەبەست خەڵکی سڤیلی بێتاوان و وڵاتانی کەندا و دەکەن ئامانج. لە کاتێکدا خاڵکی خۆیان دەکەن بە قەلغان و لە شارە پڕ لە دانیشتوەکانی ئێرانەوە هێرشەکانیان ئەنجام دەدەن. بێگومان ئەو هێزانەی هەوڵی ئۆپەراسیۆن دەدەن تەنها بەرگری دژی هەڕەشەکانی ئێران ناکەن. ئێمە بە شێوەیەکی بە بەرنامە بە لێدانی موشەکەکان و فڕۆکە بێفڕۆکاوانە ئێرانیەکان لە ناویان دەبین لە کاتێکدا کە بنکەی پیشەسازی بەرگریشیان بە ئامانج دەگرین. بۆ نمونە هەر شەوی ڕابردوو هێزی هێرشی بۆمبان لە دامەزراوەیەکی گەورەی دروستکردنی موشکی باڵستیکیدا، کەواتە تەنها ئەوە نییە کە ئەمڕۆ بەچی هێرشمان دەکرێتە سەر، بەڵکو پەیوەندی بە نەهێشتنی و مەترسیەوە هەیە لە داهاتووشدا. ئێستا با چەند ئەنجامێکی هەوڵە گەورەکانی هێزە هاوبەشەکانی ئەمریکاتان پیشان بدەم. لێرەدا سیستمی ئێرانی بۆ تێکدانی پەیوەندیەکان لە کەشتی جەنگی دەبینین. کەشتێکی گەورەی نۆبەداری کەشتێکی بۆم ڕێژکرا و 4 دەستگای تری شەڕکەر کە لە بەندەری چابەهار لە کەنداوی ئۆمان جێگیرکراون. ڕۆژێک پێش دەستپێکردنی ئۆپەراسیۆنی تووڕەیی ئەفسانەیی لێرەشتا هەمان شتە. لێرەدا 2 شەڕکەری سەردەریای ئێران دەبینیت کە لە بنکەیەکی هێزی دەریایی ئێران لە نزیک تەنگەی هۆرموز جێگیر بوون. تەنها چەند کاتژمێرێک پاش هەڵمەتەکان و لێرەدا دوای 3 ڕۆژ چۆن دەردەکەون کە بڵێسەی ئاگریان لێ بەرز بۆتەوە دوایەوەی بە چەکێکی وردبین لێمان داون. چەندین ساڵە ڕژێمی ئێران هەڕەشەی لە کەشتی بازرگانیەکان و هێزەکانی ئەمریکا لە ئاوە نێودەوڵەتیەکان کردووە. ئەرکی ئێمە کۆتایی هێنانە بە توانای ئەوان بۆ نیشاندانی هێز و هەراسانکردنی هاتوچۆی کەشتیەکان لە تەنگەی هورمۆز. لە ئاسمانەوە چەندین فڕۆکەی جەنگی پێشکەوتومان بەکارهێناوە لە شەپۆلی هێرشە یەک لە دوای یەکەکان. ڕۆژانە فشاری بەردەواممان لەسەر دوژمن دروست کردووە. بەڵادەستی ئێمە هەوڵێکی تاکە کەسی نییە. ئەمە بەڵگەیە لەسەر بەهێزی هاوپەیمانیە پۆڵاینەکانمان. ئێمە بەردەوامین لە هەماهەنگی نزیک و کاریگەرداین. ئێمە بەردەوامین لە ماهەنگیەکی نزیک و کاریگەر لەگەڵ ئیسرائیل لەم ئۆپەراسیۆنە زۆر گەورەیەدا. هەروەها بە هاواهەنگی شانبەشانی هەموو هاوبەشەکانمان لە ڕۆژەڵاتی ناوەڕاستدا کار دەکەین. ئێمە لەسەر ڕێڕەوی نەهێشتنی توانای ئێرانداین بۆ هەڕەشەکردن لە ئەمریکایەکان و دۆستەکانمان. ئەمەش بە بەکارهێنانی کردارە بەهێز و وردەکان و پەرەپێدانی خێرای بیرۆکە و داهێنانی نوێ ئەنجام دەدەین. با چەند نمونەیەک بخەمە ڕوو. لانی کەم ئەوانەی کە نەهێنی نین لەسەر ئەوەی کە چۆن ئێمە بە شێوازی تەواو نوێ کاریگەری کوشندەیمان هەیە. یەکەم، جەنگاوەرەکانمان سوود لە چەندین ئامرازی پێشکەوتووی ژیری دەستکرد وەردەگرن. ئەم سیستەمانە یارمەتیمان دەدەن لە چەند چرکەیەکدا بڕێکی زۆر لە داتاکان پشکنین
بۆ بکەین و سەرکردەکانمان بتوانن پارازیتەکان ببڕن و بڕیاری زیرەکتر بدەن خێراتر لەوەی کە دوژمن دەتوانێت کاردانەوەی هەبێت. مرۆڤ هەمیشە بڕیاری کۆتایی دەدات لەسەر ئەوەی هێرش بکرێتە سەرچی و نەکرێتە سەرچی و لە چه کاتێکدا هێرشەکە بکرێت. بەڵام ئامرازە پێشکەوتوەکانی ژیری دەستکرد دەتوانن ئەو پرۆسانەی کە پێشتر چەند کاتژمێرێک و هەندێک جار تەنانەت چەند ڕۆژێکیان پێویست بوو بیگۆڕن بۆ چەند چرکەیەک. بەردەوام سەرسامم بە تواناکانی هەموو لەقەکانی لەشکری ئەمریکا. تەواوی تیمەکە ئاستێکی نایاب پێشکەش دەکەن. هێرشەکانی ئۆپەراسیۆنەکانی هێزە هاوبەشەکانمان بەردەوام دەبن. وەک ڕامگەیاندووە هەڵسەنگاندنی منەوەیە کە ئێمە بەڕوونی باڵادەستی ئاسمانیمان بەسەر بەشێکی فراوانی ئێراندا هەیە. ئێمە یەکگرتووترین چەتری بەرگری ئاسمانیمان لە ڕۆژهەڵاتی ناوڕاستدا هەیە. ئۆپەراسیۆنە بەرگریەکانمان لە تیمەکانی سوپا، هێزی دەریایی، هێزی ئاسمانی، هێزی مەرینز و هێزی واڵایی ئاسمان ئاستێکی نایاب پێشکەش دەکەن. من تێبینیم لەسەر هێزی واڵایی ئاسمان کردووە. باڵادەستی واڵایی ئاسمانمان بووەتە هۆکارێکی گرنگی سەرکەوتن بۆ ئەم شەڕە. دوور لە چاوی جیهان هێزی واڵایی ئاسمان دوو شت دەکات. یەکەم توانای ئێراندا دەگرێت، دووهەمیش ئەوان یارمەتی دەرن بۆ پاراستنی هێزەکانی ئەمریکا. بۆ ئێستا دەتوانم هەرەوەندە بڵێم. تەنانەت بەو پێشکەوتنانەی کە بەدەستمان هێناوە هێشتا زۆر وریاین. زۆر شانازی بە هەموو ئەو کەسانە دەکەم کە بەشدارن لە ئۆپەراسیۆنی تووڕەیی ئەفسانەیی. دەشزانم گەلی ئەمریکا هەمان شانازی بە هەموو جەنگاوەرەکانمانەوە دەکەن کە لەوێن. تکایە بەردەوام بن لە ئەنجامدانی کارە گەورەکان. خوازیاری بەختێکی باشم بۆتان. زۆر سپاس.